بەڵێ لە بازنەی سلێمانی هەفتا و دوو کاندید پێی پارتی دموکراتی کوردستان لەسەر لیستی ١٩٠ خۆیان کاندید کردووە کە سێ لەو بربژێرانە لە چەمچەماڵن کێبڕکێ لەسەر بەدەستێنانی کورسی پەرلەمانەکان. بەڵام ئەوەی کە جێی سەرنجە ئەوەیە لە هەولێر و لە شوێنەکانی دیکە بەو شێوەی کە لە سلەیمانی و لە چەمچەماڵ دەبینرێت لە جاتی ئەوەی کە پێشێلکاری بکرێت بەو شێوەیە پێشێلکاریش ناکرێت نەکار بەو شێوە هەر پێشێلکاری ناکرێت بەڵکو لەکوێ پۆستەری کاندیدانی دیکە کەوت بێت لە ئەنگرانی پارتی دموکراتی کوردستان ئەوانەی کە پۆستەرەکان لەسەر شەقامەکان ڕێک دەخەنەوە چاکیشی دەکەنەوە. بەڵام بە پێچەوانەوەی کە دەیبینین ئەوەیە کە لە چەمچەماڵ بۆتە دیاردە کە پۆستەری کاندیدانی پارتی دموکراتی کوردستان دەشێوێنرێت لا دەبرێت لەبری ئەوە پۆستەری کاندیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان دانرێت. جا زیاتر تایبەت بەم بابەتە گفتوگۆ ئەەکەم. یوسف ئەنوەر بەرپرسی لقی 19 چەمچەماڵ پارتی دموکراتی کوردستان لەگەڵمە بێت و وەڵامدەری پرسیارەکانمانە بێت. ئەم کاتت باش بەڕێز یوسف. پێش هەموو شتێک ئەمە بانگەشەیەکی دموکراسی دەبێ بکرێت و هەر پارتی دموکراتی کوردستان کە سەرەتای دەستپێکردنی بانگەشەی هەڵبژاردن دەستی پێکرد داوای کرد کە بانگەشتەیەکی هێمنانە و شارستانیانە بەڕێوە بچێت. ئایا لەو سنوورە یاخود لە بازنەی سلێمانی ئەو شارستانیەتە و ئەو هێمن بەڕێوە چوونە دەبینرێت لە بانگەشەکە؟ بەناوی خوای گەورە و میهرەبان ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش زۆر سوپاس بۆ دەرفەتە. ئێمە هەر وەک پێشوەختە لەژێر ڕێنمایەکانی جەنابی سەرۆک بارزانی کە لە دروشمەکانی خۆشماندا یەکێک لە خاڵەکان ئارامیە و ئاوەدانی و پێکەوەی خۆڕاگریە. وەکو پارتی دیموکراتی کوردستان توانیمانە لەم دەڤەرە ئارامی بەرقەرار بێ و بە شێوەیەکی شارستانی بانگەشە بۆ پرۆسەی هەڵبژاردن بکەین. ئەوەی بەداخەوە لە سنووری چەمچەماڵی بینین جا لە سنوورەکانی تر ئەوەیە کە لە ماوەی کاتژمێرێکدا دەیان پۆستەری کاندیدەکانی پارتیمان دەدڕێندرێت دەشێوێندرێت و لە شوێنیشان کاندیدی لایانی تر داهاندرێت. ئێمە بێگومان ئەم دیاردەیە لە زۆربەی شار و شارۆچکەکان هەیە، بەڵام ئەوەی چەمچەماڵ جیاکاتەوە ئەوەیە کە وەکو پێشتر ئاماژەم پێکرد لە کاتژمێردا دەیان کاری نابەجێ بەرامبەر بە پۆستەری کاندیدەکانی ئێمە دەکرێت. خوازیارین ئەم شێوە مامەڵەکردنە کۆتایی پێبهێنرێ بتوانین. بەڵێ فەرموو. باش کاک یوسف، هەر ئەم ڕەفتارانە نیشاندەری ئەو جیاوازیە نییە کە لە نێوان ئەم دوو لیستەیە هەیە، بە تایبەتی لە ڕووی ئەوەی ئاوەدانی، لە ڕووی هێمن بوونانە، لە ڕووی بە شارستانی بوونی تەواوی ئەو هەڵسوکەوتانی کە پێویستە حزبێکی دەسەڵاتدار هەیبێ؟ بێگومان خاتونی بەڕێزەگەر ئێمە تەماشا بکەین پارتی مێژوویەکی پڕ لە سەروەری و مێژوویەکی پڕ لە شەهید و قوربانیدان هەیە بۆ وەدیهێنانی ئەو دەستکەوتانێکی ئێستا هاتۆتە ئاراوە. بۆیە هەمیشە هەوڵ ئەدات پرۆسەکە بە شێوەیەکی هێمنانە بڕوا بۆی بتوانین لە کۆتایی پرۆسەکەدا هەمومان پێکەوە برایەتی و تەبایی یەکڕیزی نێوماڵی کورد بپارێزین. ئەوەی چەمچەماڵ ئەگەر تەماشا بکەین لە مێژە پشکی شێری بەرکەوتۆ لە قوربانیدان لە نەهامەتی، بۆیە هەمیشە ئێمە ویستومانە ئەو سایکۆلۆژێتی خەڵک ویستومانە لە ڕووی دەرونیەوە پارێزگاری بکەین، ویستومانە خەڵک هەست بە ئارامی بکە، هەست بە خۆشی بکات، هەست بەوە بکات خزمەت دەکرێت، هەست بەوە بکات خەبات و قوربانیدانەکەی لە بەرچاو گیراوە. بۆیە بە دڵنیایی پارتی هەمیشە بیری لەو خاڵە کردوێتەوە کە بتوانێت برایەتی بپارێزێت. باش کاک یوسف، لە کوردەواریە ئەڵێن مشتێک گەنم نمونەی خەروارێکە. ئەم هەڵسوکەوتەی کە ئەنجامەدرێت لەلایەن لایەنگرانی ئەو حزبە یاخود ئەو لیستەی کە لە سلێمانی و لە چەمچەماڵە نیشاندەری چییە؟ ئەم مستە نیشانەی چ خەرمانێکە؟ من پێم وایە ئەمە کوردبینیە، ئەمە پێویستە بە خۆداچوونەوە بکرێت، پێویستە بۆ تەنیا لەم کاتژمێرەدا سەیری
پرۆسەی هەڵبژاردن نەکرێت بە دڵنیایی ئەمە بێ دوڕۆژ لە حکوومەتی هەرێمی کوردستانە هەومان پێکەوە بین بە تایبەتی یەکێک لە سەرکردە دیارەکانی ئەو حیزبە وە سەرۆکی ئەو حیزبە بە شێوەیەک مامەڵە دەکات کە بەڕاستی هەز بە ڕەشببینی دەکرێت لە ناو تاکی کوردستانیە چکم لەوەی ئەو هێزە سیاسیش قوربانی دابێ بۆیە پێویستە ڕێنمایی زیاتر بکرێن بۆیە پێویستە کەسانە بە ئەزمون کە خەباتیان کردووە قوربانیان دا لەو حیزبەیە نێلن بەو شێوەیە بەرپرسیارەتەکە و مامەڵە بەو شێوەیە بکات کە میلەتی کوردی تووشی ڕەشببینی کردی بێ بۆیە خوازیارم بەخۆی دابچێتەوە لەگەڵ ڕێزم ئێمە ڕۆژانە دەبینین لە لێدوانەکان لە دانیشتەکان لە کۆڕ و لە سمینارەکانیدا بە شێوەیەک مامەڵە دەکات بەداخەوە ئەکام قسێ دەکەم لە مامەڵی سەرکردە ناچێت بەخشە پێت وایە ئەو فشار و ئەو جۆرە قسەکردانە شێواندنی وێنەی با بڵێن کاندیدەکان شێواندنی پۆستەرەکان ئەمانە کاریگەریە بێت لەسەر پلانەکانی لیستی ١٩٠ پارتی دموکراتی کوردستان؟ نا من پێم وایە بە پێچەوانەوە خەڵک ئەو شێوە مامەڵەی پێ ناخۆشە ئەوە دەرخستەی ئەوەیە کە کاندیدەکانی پارتیمان لەو سونە زۆر بەهێزن خاوەن پێگەی چ سیاسی چ کۆمەڵایەتی و ئاسی سەقافیان و ئاسی جەماوەریان ئەوە وای کردووە کە بەرامبەرەکان بە شێوەیەک مامەڵە بکەن کە داخی دڵی خۆیان دەرەکەن کە گوایە ئەگەر پۆستەرێکی کاندیدێکی ئێمە بردنێتی تر ئەوە ئەو کاندیدا لە ناو خەڵکدا پێگەی نامێنێ من بە پێچەوانە ئیبینم ڕۆژانە دەیان خەڵک پەیوەندی بە خۆمەوە دەکات دەبەرەوەی ئێمە هەڵقوڵاوی ئەو شارەین و دەیان دۆست و برادەر و لایەنگر و خەڵکانی تر کە جگەلەوەی کە پارتیشن خەڵکی بێلایەنن ینی ئاماژەی پێدەکەن لەوەیە بێری ئەوەیان نەبێ بێنە سەر شاشەی تیڤ ڕاستیەکان بخەنە ڕوو بەڵام وەکو تاک پەیوەندی دەکەن کە ئاماژە بەوە دەکەن بەڕاستی ئەمە هەڵسوکەوتێکی نەشیاوە ئەمە دوورە لە شارستانیە دوورە لە مەدەنیەت بۆیە لانگرانی پارتیمان بەڕاستی زیاتر جۆش و خروشی ئەویان هەیە کە بۆ سەر سنووقەکانی دەنگدەن بۆی بتوانن کاندیدی خۆیان لەم سنوورە دەربچێت و بەرگری لە مافەکانیان بکات لە سنوورەکە کاتە پێتان وایە کە ئەمە بە پێچەوانەوە بۆ سەر ئەو لایەن و ئەو لیستە دەگەڕێتەوە کە بەو شکڵە گێرە شێوێنی ئەنێنەوە واتە خەڵک هۆشیارە دەزانێت ئەمە ڕێگایەکی دروست نییە ئەمە بە پێچەوانە بۆیان ناشکێتەوە؟ نابێگومان ساڵانێکی زۆرە ئێمە ئەگەر تەماشا بکەین لە 92ەوە کوردستان بە چەنەها قۆناغدا تێپەڕیوە لە مەسائلی پرۆسی هەڵبژاردنە قۆناغ بە قۆناغ خەڵک وشار دەبێتەوە خەڵک بە چاواشەکاری یا بەڵێنی بریق و باق باوەڕ نەئەکات خەڵک کردداری ئەوێ گفتار و کردارەکانمان یەک بێ ئەگەر تەماشا بکەی لە ئاوەدانی لە خۆشگوزەرانی لەو ناوچانی کە پارتیمان باڵا دەستە لە سنوورەکەیە تەماشاکەی ئەمن و ئاسایش خۆشگوزەرانی برایەتی یەکریزی مەدەنیەت بەڵێ بەڵێ سپاس دەکەین دەستخۆش بەڕێز یوسف ئەنوەر بەرپرسی لقی 19 چەمچەماڵی پارتی دموکراتی کوردستان لەگەڵمان بوویت.